دوای ئەو هەندەشتمە بردبەوە جەهینایەتمەوە کابینە بە تەماشاکەم هەموو قاقزەکەش پێوەیە تەواوە چیت کە ئەوە چی هەمووی بە مەحجوونە ئیخۆ قاقزەکە پێوە مایە ئەی بە نەفرەتی بێنە وەڵا وەچی ها وەزەخاتە پێکوژاندیتەوە باوەڕ دەکەی لەبەرم نەکردیە تەمشا قاقزەکەش پێوە مایە کاکۆ خواردیتت ئەوە لەسەر نووسرایە چاکەتی گەورە ئەدی کات چاکەتەکە نازانم چی بردمەوە بوو هەموو قاقزەکەش پێوە مایە ئەمە خۆخی نافرۆشین دەزانم بەس قاقزەکەی پێوەیە دەزانم چ گووی دەخۆی قاقزەکەی پێوە مایە پارەکەم دۆدەی هی کوریا ئەو سەی پیسە چیە کڕیتت ها ئەمەی گوڕی کرد کە بزانە قاقزەکەی پێوە مایە